ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژئاوا بەردەوام جەخت لە چارەسەرکردنی گرفتەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەنەوە و هەروەهاش داوا دەکەن هێزی پێشمەرگەیان یەک بخەن. ئایا بۆچی هێشتا ئەم گرفتانە بەردەوامن؟ یان ئەگەر بەم شێوەیە ناکۆکیەکانی نێوانیان بەردەوام بێت چه هەلومەرجێکی بۆ هەرێمەکە دەبێت؟ تەوەری یەکەمی بەرنامەی چاوی واشنگتنی ئەم هەفتەیەمانە. و تاورا دوم یا چاوی واشنگتن ده امی بحثا سیاست و هلوستا امریکا هم بر کردین سوریه بکن به تایبت دورین وان ین باکور سوریه او این لجر کنترولا ترکیه و کومن چکدار ین گریدایی وینه. سڵاو ئەم کاتتان باش جارێکتر بەخێربێنەوە بۆ بەرنامەی چاوی واشنگتن کە ئەمڕۆ من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم سیروان کەچۆ لە بری هاوکارمان بەڵێن ساڵح پێشکەشی دەکەین. پارتی و یەکێتی لە دوای هەر کۆبوونەوەیەکی نێوانیان دەڵێن کەشی کۆبوونەوەکە ئەرێنی بووە، بەڵام وەک چاودێر ئاماژەی پێدەکەن ڕەوشی دوای ئەوە دەری دەخەن نەک هەر ئەرێنی نەبووە، بەڵکو زەمینەیەکیش نەڕەخساوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو زلهێزەی هەرێمی کوردستانی عێراق. کێشەکان زۆرن و بەگشتی لە دوو تەوەردا گردبوونەتەوە، تەوەری دەسەڵات و تەوەری دارایی. نکوڵیش ناکرێت لەوەی دەستی دەرەکی هەن لە خۆشکردنی زەمینەی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتیدا، بە تایبەتیش دەستی ئێران و تورکیا و هەروەهاش هەندێک هێزی تری ناوچەکە. پرسیارەکە لەوەدایە ئەی دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی کورد خۆیان چی دەکەن بۆ ئایندەی خۆیان؟ دۆستەکانی کورد لەوانە ئەمریکا بەردەوام لە هەوڵدایە تا بتوانێت نێوەندگیریەکی هاوسەنگانە بکات لە نێوان ئەو دوو هێزە سەرەکیەی فەرمانڕەوای هەردوو زۆنی زەرد و سەوز لە هەرێمەکەدا. بەشێکی ئەو هەوڵانەی ئەمریکا و هاوپەیمانانی دژە داعش بریتیە لە کارکردن بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان. ڕۆژی سیویەکی مانگی حەوت کۆنسڵخانەی گشتی ئەمریکا لە هەولێر ڕاگەیەندراوێکی لەبارەی کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی بڵاو کردەوە کە تیایدا پێشوازی لە بەرەو پێشبردننی پەیوەندیەکان کرد و جەختی کردەوە لە گرنگی هەڵبژاردنەکانی هەرێم و یەکخستنی هێزی پێشمەرگە. یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەپێی ڕای زۆرێک لە شیکەرەوە هەنگاوێکی گەورە و تۆکمەیە لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی کورد لە هەردوو مەودای کورت و درێژخایانیشدا. هەرچۆنێک بێت پێناچێت تا ئێستا و ئامادەکردنی ئەم بەرنمەیە هەردوو لایەنی پارتی و یەکێتی هەنگاوێکی کردەییان نابێت بە ئاراستەی ئەو یەکگرتنەوەیەدا. جالێرەدا پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا ئەو دوو هێزەی هەرێمی کوردستانی عێراق خواستیان بەرنامەڕێژیان هەیە بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان؟ بەم پرسیارەوە دەچمە لای دکتۆر بیلال وەهاب پسپۆر لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک. دکتۆر بیلال سپاس بۆ ئامادەبوونت. تۆ ڕات چییە؟ ئایا دوای ئەو هەموو داوا و ئاگاهیدانەی کە هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا لە دەسەڵاتی سیاسی و فەرمانڕەوایانی هەرێمی کوردستانی دەکەن هیچ خواستێک دەبینیت لای هێزە فەرمانڕەواکانی هەرێم بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان؟ سەرەتا سڵاو لێبێت هێرۆخان ڕێزم هەیە بۆ جەنابتوو بۆ تاکسیوان. پرسیارەکە لە جێیە و کاتەکەشی گرنگە چونکە ئێمە ئەم بەرنامەیە دەکەین و ئەم گفتوگۆیە دەکەین وەبدێکی گەورەی سەربازی عێراق بە بەشداری هێزی پێشمەرگە لە واشنگتنە بۆ گفتوگۆکردن لەگەڵ پەنتاگۆن و لەگەڵ ئیدارەی بایدنە لەسەر داهاتووی پەیوەندی سەربازی نێوان حکوومەتی عێراق و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. سەبارەت بە پێشمەرگە ئەمریکا ڕۆڵێکی تایبەتی داوە بە پێشمەرگە لەوە چە بڵێم بۆ یەکەم جارە لە دوای سایکسپیکۆ کەوا هێزێکی کوردی بەشێکە لە تەحالوفێکی نێودەوڵەتی ئەم تەحالوفێکەوە دژ بە داعش دروستکرا زەخمێک و حەجمێک و بڵێ وەزنێکی تایبەتی داوەتە هێزی پێشمەرگە. بەڵام کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و یەک نەخستنەوەی پێشمەرگە بۆتە هۆی ئەوەی کە ئەمریکا بە چەند هەوڵێک کە یەکەمیان بریتیە لە ئامۆژگاری، دووەمیان بریتە لە هاندان، سێمیان بریتیە لە هەڕەشە کە حاڵەتێکی تازەیە فشارێک لەسەر هەرێمی کوردستان بکا بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە ئەو هێزە بێت کە ئەمریکا بەڕاستی چاوی لێ کە هێزێک بتوانێت لەم هاوپەیمانێتیا دەورێکی گرنگی هەبێت. ئامۆژگاریەکان بریتیە لەوەی کە دەبینین وەزیری بەرگری ئەمریکا خۆی لە هەولێر بووە، بەرپرسانی گەورەی ئەمریکی دەچنە هەولێر. ئەمە لەلایەک مەسلەی هاندانەوەیە کە لە بودجەی هاوکاریکردنی عێراق و هێزەکانی پێشمەرگە مانگانە 20 میلیۆن دلار تایبەت
دەدرێتە ئەو هێزانەی کەوا لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمان بەڵام هەڕەشەش چۆتە ئەم معادلەیەوە بەوەی کە ئەگەر هاتو ئەم چاکسازیانە بەڕاستی بەرجەستە نەبن ئەمریکا هەڕەشەوە دەکات کە ئەم یارمەتیانە لە هەرێمی کوردستان ببڕێت و جۆرێک لە عاجزی و ئەم ڕوودانی کەوا دەدرێت لە پێشوازیکردن و لە سەردانیکردنی هەولێر کەمکردنەوە و بڵێ لاوازکردنی بەسەرابێت بۆیە ئەمە هەوڵەکانی ئەمریکایە تۆپەکە لە ساحەی هەرێمی کوردستانە لەم کات. بەڵێ باشە دکتۆر بیلال ئێمە دەزانین ینی لەوەتای با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەرتاوە جەخت کراوەتەوە لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگا بەڵام ئێستا وەکو جەنابیشت ئاماژت پێکرد ینی فشارەکان زۆر بوونە ئایا ئەم فشارانە لەم کاتەیە هۆکاری چییە؟ هیچ گۆڕانکاریەک هەیە بۆ نمونە هیچ مەترسیەکی سەرهەڵدانەوەی داعش هەیە یان گۆڕانکاریەک لە هەرێمدا؟ خۆی هەڵبەت ئەم ڕۆڵە تایبەتی کە من پێشتر ئاماژەم پێکرد کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فدراڵی و هێزەکانی پێشمەرگە بە تایبەت هەیان بووە نەتیجەی وەک بڵێ معادەت چەند هاوکێشەیەکە. یەکەم هاوکێشەیەکی نێودەوڵەتیە کە مافی مرۆڤ و مافی کەمینەکان لە دوای جەنگی ساردەوە وای کرد کە گرنگێکی زیاتر بە هەرێمی کوردستان بدرێت پاشان جەنگی دژی داعش ببرە جەنگی دژی تیرۆر بە قاعیدە و بە داعشەوە و داگیرکردنی خودی عێراق ڕۆڵێکی زیاتریدا هەم بە هەرێمی کوردستان و هەم بە هێزەکانی پێشمەرگە. خاڵێکی ترەوە بوو کە لە دوای 2023ەوە بەڕاستی عێراق تووشی شەڕی ناوخۆ و تووشی لاوازی بوو هەرێمی کوردستان و حیزبەکانی حاکم لە هەرێمی کوردستانە هاوپەیمانی سەرەکی واشنگتن بوون ئەمەش بووە هۆی باڵین جەختکردنەوەی هێز و پێگەی هەرێمی کوردستان. خاڵێکی تر بەڕاستی وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان بوو هەم لە ڕووی ئابووریەوە کە کراوەتر بوو بەسەر بازاری نێودەوڵەتیە و هەم بەوەی کە دیموکراسی تر بوو مەسەرەی ئازادیەکان و مەسەرەی مافەکان تایە پارێزرا بوو. ئەتوانێت بڵێ هەرێمی کوردستان لەم معادلاتە بەرەو دواوە چووە لە سەقامگیری ناوخوا بەرەو دواوە چووە لە کرانەوە لە دیموکراسیەکە بەرەو دواوە چووە لە هەمان کاتە معادلاتی نێودەوڵەتیش گۆڕاون شەڕی ئۆکرانیا مەسەرەی بەرز گەورەبوونی چین هەڕەشەکانی ئێران هەڕەشەکانی رووسیا وای کردووە کە مەسەلەی داعش کەم بێتەوە بۆیە هەرێمی کوردستان نەیتوانیوە وەک بڵێ پێگەی خۆی لەم جیهانە تازە لەم دۆخە تازە بکاتەوە. ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە هەرێمی کوردستان هەندێک کێشەی هەبوو کە جاران ئەکرا چاوپۆشی لێ بکرێت کێشەی 50-50 کێشەی مەسەلەن حیزبەکان کە سەیتەریان بەسەر پێشمەرگا هەبوو پێشمەرگە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمانە بوو مەسەلەی دەساودەستکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستانە لایەنە دیموکراسیەکە ئەوەی کە ئێستا زیاد بووە بەسەریا ئەوەیە کە ئەم خاڵە با بڵین وەزعی زەق کردوتەوە ئەوەیە کە ناو حیزبەکان خۆیان ئێستا کێشەی دەساودەستکردنی دەسەڵات هەیە لەلایەکەوە و ناسەقامگیری وەزعی هەرێمی کوردستان و ناسەقامگیری عێراق وای کردووە کە بەرپرسانی حکوومەتی هەرێم نتوانن لە بەرلوتی خۆیان زیاتر ببینن بتوانن استراتیژی بیر بکەنەوە بۆیە کێشە ناوخۆیەکان قوڵتر و گەورەتر دیارڕنگە کێشەکان زۆر تازە نین. دکتۆر پرسێک من هەی لەڤەر ینی ئاکە گەلەکە خافتن لەسەر وەیەکێ تێکردن کۆ لە واشنگتۆن گەلێک دەنگ هەنە لە بەغداد گەلێک دەنگ هەنە لە هەولێرە گەلێک دەنگ هەنە کۆ واشنگتۆن نەما ئێدی ئەو گرنگیا کۆ بەرێ دەدا عێراق و کوردستانی و ڕۆژهەڵاتە ناوین بگشتی ئەو یەک نەما ئێدی بەشەکە ژ استراتیژیا ڕێڤەبەریا بایدن حتا کیژان ڕادەی ئەرگوتن ینی ڕاستەقینە. خۆی بە شێوەیەکی گشتی هەموو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم گلەیە دەکەن کەوا گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بۆتەوە. جا ئایا لە ڕاستیە کەم بۆتەوە یاخود کێشەی شوێنی تری وەکو بۆ نمونە جەنگێکی گەورە لەگەڵ رووسیا لە ئۆکرانیا کە ئەمریکا هاوکاری ئۆکرانیا دەکاتش بە رووسیا یاخود مەسلەی چین و بەرزبوونەوەی چین گەورەبوونی چین بۆتە هەڕەشەیەک وای کردبێت کە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جۆرێکی تر ینی هەست بەو گەرموگوڕی ئەمریکانەکەن ئەم گلەیەی کە بەرپرسانی عێراقی و هەرێمی کوردستان دەیکەن هەڵبەتە بەرپرسانی خەلیجیش دەیکەن تا ئێستا هیچ سەرکردەیەکی باڵین کەنداو نەهاتۆتە واشنگتن تا ئێستا سەرۆکی تورکیا نەهاتۆتە واشنگتن کەواتەم گلەیانە ئەو سەرۆکانش بە هەمان شێوە دەیکەن. بەڵام لای کەم بە عەکسی ئەفغانستان کە ئەمریکا بە تەواوەتی لی کشایەوە وەکو ئەمەژەم پێکرد ئێستا ئەوە دیالۆگی سەربازی هەیە دیالۆگی استراتیژی هەیە لەسەر بەردەوامدان بە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا لە دوای مەرحەلەی داعش بۆی کە ئەم پەیوەندیەکی بەهێز بێت و خۆ دەزانی پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕاستیە لەنگەرەکەی بریتیە لە هاوکاری عسکەری و هاوپەیمانی عسکەری ئەگەر جانبە عسکەرەکەی لێ دەرخەی بەڕاستی بەشە ئابووری و بەشە کەلتورەکەی هەتا بڵێ لاوازە بۆیە لای کەم جۆرێک بەدەمەوە هاتن هەیە بەڵام وەکو جاران نییە کە سەرۆکی ئەمریکا هەڵسێ لە خەو
و یەکەم خەمی عێراق بێت سە خەمی گەورەتری هەیە. بەڵێ دکتۆر بیلال باسی ئەوەت کرد لە وەڵامی پرسیاری ڕابردووە باسی ئەوەت کرد کە ئێستا ئەمریکا یعنی تەنانەت بە جگە لە فشار یعنی فشارەکان گەیشتۆتە ئاستێکی هەڕەشە دەکرێت پێمان بڵێ شێوازی ئەمە ڕەشێکی ئەگەر هاتوو هێزی پێشمەرگەیەک نەخرایەوە ئەگەر هاتوو با بڵێن ناکۆکیەکان چارەسەر نەکران ئەوە دەزانین هێشتا هەڵبژاردن نەکراوە پەرلەمان هەڵوەشاوەتەوە هەڕەشەکان چی ئەبن ئایا مەترسی لەسەر کیانی هەرێمی کوردستان هەیە؟ مەترسی لەسەر کیانی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە ینی ئەمریکا هەتا ئێستش هەم لە بەیاننامە ڕسمیەکانی خۆیانە و هەم لە دیدارە تایبەتەکانە پابندبوونی خۆیان بۆ قەوارەی هەرێمی کوردستان هەمیشە دووبارە دەکەنەوە هەمیشە دەڵێن کەوا دەیانوێت هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێت لە عێراقێکی بەهێز و سەقامگیرە هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم دەڵێن ئەمریکا پێویستە وردی بکاتەوە ڕوونی بکاتەوە مەبەستیان لەم خاڵە چییە بەڵام لای کەم وەکوتم بەعکسی ئەفغانستان سەقامگیری عێراق یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئەم ئیدارەیە و لە ڕووی وجودی عسکەری و با بڵین بوونی دیبلۆماسی لە خاکی هەرێمی کوردستان و لە عێراقا بەردەوامیان هەیە ئەمە لەلایەک بەئینسود هەرێمی کوردستان ئەگەر بەڕاستی کێشەیەک هەبێ یاخود هەڕەشەیەک لەسەر قەواری هەرێمی کوردستان هەبێ لە چەند لایەنێکەوە یەکەم ناوخۆی هەرێمی کوردستان لاوازیەکەی مؤسساتی هەرێمی کوردستان لاوازکردنی شەرعیەتی هەرێمی کوردستان ئێستا ئەمە خۆی بەڕاستی خاڵی سەرەکیە هەرێم ئێستا تەمان خاڵی دووەم بریتە لە فشارەکانی بەغدا کە لە ڕێی مەحکەمە و لە ڕێی هێزی عسکەری و لە ڕێی بەکارهێنانی دەوڵەتی ئیقلیمیەکانەوە لە ڕووی نەوت و گازەوە هەرێمی کوردستانی لاواز کردووە لە ڕووی شەرعیەتی دەستگاکانی هەرێمی کوردستانەوە لاواز بووە لە ڕووی بوجەوە تقریبا هەرێمی کوردستان ینی کلکی چۆتە مشتی بەغدا ئەمانە وای کردووە کە هەرێم چوو بێتە وەک بڵێ زاویەیەکەوە چوو بێتە گۆشەیەکەوە کە لاواز بوو بێ بەڵام جایە تۆ بەغدا فشارت لێ بکە و تۆش بەهێز بیت و یەکگرتووی دیفاع لە خۆت بکەی جای لەوەی کەوا تۆ خۆت دەرگا بکەیتەوە دەبینین کە حیزبەکانی هەرێمی کوردستان یەکێتی پارتی بەجیا لەگەڵ بەغدا قسە دەکەن وەکو حیزب لەگەڵ بەغدا قسە دەکەن نەک وەکو حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەفدە حکوومیەکانیش گلەی ئەوان لە یەکرێت کە زیاتر وەفدی حزبین لەوەی کەوا وەفدی حکومی بن ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان بگاتە ئاستێکی لاوازی کە بەڕاستی ئەمریکاش نەتوانێت وەکو پێویست هاوکاری بکات و پشتگیری بکات ئەگەر هاتو هەرێم خۆی زیاتر کێشە بۆ خۆی دروست بکات عێراقیش ئێستا وەکو جاران نییە عێراق کە بەرخوردی هەیە لەگەڵ واشنگتنە سەرۆگۆزیرانێکی هەیە کە لای کەم لە ڕووی یەکگرتووی ناوخۆ لە هەرێم زیاترە بۆیە ئەگەر جاران واشنگتن بە لاوازی هەرێمی کوردستان تۆزێک شڵەژابێ ئێستا ئەو ڕۆژەی شڵەژانش کەم بووە بەڵێ دەمەوێت بزانم عێراق ئەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێ بۆ یەکخستنی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئایا دەتوانێت عێراق ئەو ڕۆڵە بگێڕێ؟ عێراق بڕوان هەکەم ئەوەی بوێت عێراق خۆی وەکو بڵێ ڕێوی ناو کولانی مریشکەکەی لێ هاتووە ئەو دەیەوێت هەرێمی کوردستان لاواز بێ پێی خۆشە کە لەگەڵ یەکێتی پارتی بەجیا تەعامل بکانەوەکو لەگەڵ حکوومەتێکی هەرێما کە بە شێوازێکی مؤسساتی بە کامل شەرعیەتەوە تەعامل بکات پێی خۆشە کە بۆ نمونە بەغدا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکات نەک هەرێمی کوردستان خۆی بتوانێت سەربەخۆوانە هەڵبژاردنەکانی خۆی بکات بۆیە بەغدا ینی بێلایەن نییە ناتوانێت میانگیری بکات و خۆی تەرەفێکە لە کێشەکانە و کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەڕاستی بەغدای کردوتە میانگیرەگەنا بەغدا خۆی تەرەفە وەکو ئاماژەم پێکرد لە ڕووی نەوتەوە لە ڕووی بوجەوە لە ڕووی لاوازکردنی پێگەی فیدراڵی هەرێمەوە ئیسە زیاتر بەغدا بەرەو مرکزیت دەڕوا و پێگەی هەرێمی کوردستان وەکو فیدراڵیەتێک کە لە دەستورە ئاعترافی پێکراوە تەواو بچووک بۆتەوە و خەریکە ئێستا مەرزەکان و بوجەی هەرێم و نەوت دەبات و ئەگەر بەڕاستی بەرپرسانی هەرێم جۆرێک لە بەخۆداچوونەوە نەکەن کەەوە وتم ئەمریکا لە ڕێی فشار و لە ڕێی هاندان و لە ڕێی ئامۆژگاریەوە پێیان دەڵێت لەوانەیە هێزی پێشمەرگەش ئەو کاتە لاواز ببێت و ئێستا مقۆمخۆی ئەوەی هەیە کە هێزی پێشمەرگەش بە جۆرە لە جۆرەکان ئەگەر نەچن ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمەوە مەجبور بکرێن بچن ژێر دەسەڵاتی وەزارەتی بەرگری عێراقەوە بۆیە بەغدا ئەم حاڵەتە لاوازبوونی هەرێمی پێخۆشە و نابینم کەوا دەورێکی ئیجابی هەبێت لە نزیک خستنەوەی
حزبەکانی هەرێمی کوردستان بەهێزکردنی دەستگاکانی هەرێمی کوردستان. باشه دکتۆر بیلال یعنی ئەنکە ئەمریکا چژ هەرێما کوردستانی دخوازش حکوومەتە هەرێمێ بڕاستی چاکسازیên ئابووری و جوواکی و سیاسی ئەوەی کۆ بەحساوێ دکن یان ژی تەنێ یەکگرنا هێزên پێشمەرگەیەش بۆ کۆ هەواڵبەندên ئەمریکا دشارێ دژی تەرۆرێ دەنە ji ber got hegertwara rastiye dektor gelek hevalbendên Amerîka li rojhilata navrast hene yani gelek welatên kendavê wekû nimûne yan welatên din hukmraniyeke ne baş wir tune yani eger mesele pêşkêşkirina hukmraniyeke baş be hemû piraniya hevalbendên Amerîka tişt ew tiştehal cematinê çima ew rojdî li ser wekî herêma Kurdistanê yan tenê êwan tenê dixwazin hêza pêşmergê li ser terkîzê li ser yekgirtina hêzan pêşmergê bikin. مەسلەی هێزی پێشمەرگە گرنگێکی تایبەتی هەیە بۆیە ئەمریکا تەنها وەکو شعارێک باسی ناکات وەکووتم مانگانە 20 میلیۆن دلار لەلایەن کۆنگرسەوە و بە داوای پەنتاگۆن دیاری کراوە بۆ هاوکاریکردنی هێزی پێشمەرگە و بۆ هاندانی یەخستنەوەی هێزی پێشمەرگە چونکە ئەمریکا لەم مەرحەلەی کە ئێستایەتی وە کە بەرەو داهاتوو دەڕوا پێویستی بەوەیە کە جەنگی دژی تیرۆر و لە حاڵەتی عێراقا جەنگ دژی داعش ڕاستەوخۆ بە سەربازی ئەمریکی ناکات بەڵکو لە ڕێی هاوپەیمانەکانەوە بیکات بۆی پێویستی بە هاوپەیمانە جنابەت لە باسی سووریات کرد ئەمە هەر عێراق نییە بەڵکو لە مەسلەی هێزەکانی سووریای دیموکرات و مەسلەی ڕۆژاواشە بە هەمان شێوە خاڵێکی گرنگە کە لە ڕێی هاوپەیمانی نزیک لە ئەمریکاوە بتوانێت جەنگی دژی داعش بکات پێشمەرگەی هەرێمی کوردستان ئەم هێزەیە کە لە هەرێمی کوردستان لە باکووری عێراقا ئەمریکا دەیە متوانەی پێ بکات بەڵام مەگەر ئەم هێزە پێشمەرگەیە یەکەم حیزبی بێت و حکومی نەبێت و دووەم ببێتە طرفێک لە کێشە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە ئەو کاتە ئەمریکا ناتوانێت اعتیمادی لەسەر بکات بۆی ئەمریکا خێر بە هەرێمی کوردستان ناکات بەو معنایە بەڵکو پێویستی بە هاوپەیمانێکە کەوا جێی متمانە بێت بەڵام ئەگەر هاتوو بکاتە ئاستێک کە هەڕەشە و نەسیحەت و ئامۆژگاری و پارەپێدان سەر نەگرێت ئەو کاتە ئەمریکا تەواان بێدەسەڵات نییە فرسەتی تر بەشن شێوازی ترا دەگەڕێت بەشن شوێنی ترا دەگەڕێت جناتەزانی لە قەتەر و لە بەحرین و لە تورکیا مەسەلەن ئەمریکا پێگەی سەربازی هەیە بەڵام ئەو کاتە لەوانەیە پێویست بکە لە شوێنێکی تر اعتیماد بکانەوەکو لەسەر هەرێمی کوردستان بۆیە فرسەتەکە زیاتر بۆ هەرێمی کوردستان ئەوەی هەرێمی کوردستان پێویستی بە ئەمریکایە ئەوە ئەمریکا پێویستی بە هەرێمی کوردستان نییە ئەوانەی کە جنابەت باست کردکەوە لەوانەیە بێباک بن لە مەسلەی حکومڕانی باش ئەمانە دەوڵەتن هەرێمی کوردستان دەوڵەت نییە وەکووتم هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بە معادلەیەکی جۆرێک تایبەت هاتوتە پێشەوە کە هەرێمی کوردستان توانیوێتی لە شەڕی دژی تیرۆر و لە سەقامگیری عێراقا ڕۆڵێکی ئیجابی هەبێت ئەگەر لەمە پاشەکشێ بکات و چۆلەکە بۆ خاڵە ئەمریکا نەگرێت ئیترۆ کاتە ئەمریکاش پێی ناڵێ خوشکەزا و برازە بەڵێ دکتۆرە ڕۆکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد هیچ گومان لەوەدا نییە کە تورکیا و ئێرانیش ڕۆڵیان هەیە لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی تورکیا لە زۆنی زەرد و ئێرانیش لە زۆنی سەوزدا دەمێت بزانم تورکیا و ئێران چەندێک کاریگەریان هەیە بەسەر یەکنەگرتنەوەی هێزی پێشمەرگە یان ئەمریکا دەتوانێت چی بکات بۆ ڕێگریکردن لەم وڵاتانە ڕاستی چەپڵەکە بە هەردوو دەست لێ ئەدرێت لەم حاڵەتە ئەم وڵاتانەی کە جنابەت ئاماژە پێکرد لە دوای ڕساندۆمەوە بە تایبەت جۆرێک لە ترسیان بۆ دروست بووە لەوەی کە قوارەی هەرێمی کوردستان ڕۆژە لە ڕۆژان مەترسیەک بێت بۆ ئەو کوردانی کە لە ئێران و لە تورکیا و لە سووریا دەژین و ببێت نمونەیە بۆ شوێنەکانی تر ئەمە وای کردووە کە لە دوای ڕساندۆمەوە سەرەکی بەرخوردیان لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ قوارەی هەرێمی کوردستانە جیاوازە مانەعیان نییە لەوەی کەوا بجیا لەگەڵ حیزبەکانە یا لەگەڵ بۆ سلێمانی هەولێرە تعامل بکەن بەڵام بەهێزبوونی هەرێمی کوردستان بە هەڕەشەیەکی گەورەتر لە بینن لە دوای لەوەی کە لە پێش ڕساندۆمەوە دەیان بینی هەردووکیشیان بەڕاستی بە تایبەتی ئێران ڕاستەوخۆ بە ساروخ و بە موشک و بە هەڕەشەکردنی ئەوەی کە دێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە لەلایەک و تورکیاش بەوەی کەوا قوڵ دەبێتەوە بە هێنانی مەقڕاتی عسکەری خۆی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان چۆڵکردنی دەیەکان وە کوشتنی خەڵکانێکەوە تورکیا بە دژمنیان ئەبینێ لە ناو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە ئەمە حاڵەتێکە کەسەی دەکەین ڕاستە تورکیا و ئێران بە هەموو جۆرێک سەروەری هەرێمی کوردستان و سەروەری عێراقیش پێشێلەکەن بەڵام سەرەکەی بەغاش بەجێرە لە جۆرەکان لی بێمنەتە زۆر قسەی لێ ناکات تاکە جارێکەوە بەغدا تۆزێ بەجددی قسەی کرە و کاتە بوو کە چەند بابڵی توریستێک هاتبوون بۆ هەرێمی کوردستان
کاتێکەوە ئەوان کوژران اینجا سێرەکی بەغا تۆزی قسەی تێگەن ئەو هەموو هاوڵاتیەی هەرێمی کوردستان کە ڕۆژانە دەبنە قوربانی سێرەکەی بەغدا زۆر قسەی لێ ناکات بۆیە هەستەکەی کە دۆخێکی بەڕاستی هەرێمی دروست بووە کە پێی خۆشە هەرێمی کوردستان لاواز بێت بەداخەوە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان جاجار هەستەکەی لە بێباکی خۆیان لە مەشغوڵبوون بە کێشە بچکۆلەکانی ناوخۆی خۆیانەوە ئەم دۆخە نێو دەوڵەتیە و ئەم دۆخە هەرێمیە نابینن و بەعملی ئەگەر بەنیەتیش نەبێت هەستەکەی هاوکاری ئەم جۆرە هەوڵانن بۆیە سەرەکی هەرێمی کوردستان سەر لە دۆخێکی زۆر لاوازایە و ئەمریکاش دەڵێت یای بە بەرپرسانی کوردی دەڵێن بەڕاستی بەڕاستەوە دەڵێن یعنی تۆقع مەکە واشنگتن کوردایەتەکەی لە کوردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر. بەڵێ زۆر سپاس دکتۆر بیلال وەهاب لەگەڵماندا بوو سپاس بۆ کاتەکەت. گەلێک سپاس دکتۆر. باشە گەلی بینەران پشتی وێ بێنڤدانە ئەمێ جارێکدن بەرنامە خۆ بەردەوام بکەن. جێ دەماکۆ دەڤێرên وەکو عەفرین سەرێکانیە و گورێ سپی ji aliyê Tirkiye û çekdarên serb wê ve hatine dagîrkirin raportên rêxistinên mafên mirov bi berdewamî behsa wê yekê dikin ku binpêkirinên sîstematîk li dijî Kurdan li van deveran tên kirin ji derkirina bi zorê û talankirina milk û malên xelkê heta bigirtin û kuştina sivîlan ev hemû binpêkirinin ku komên mafên mirov behsa wê yan behsa wan dikin. Lê pirsa ku hergav tê kirin ew e gelo helwesta Amerîka hember van kiryaran çi ye? Ev pirsgirêkirin ji ber ku ji sala 2014 ve Amerîka di şerê dijî terorê de hevpara hêzên Kurdan an ku hêzên Sûriya Demokratîk û komên serb wê ve ye. Vê dawiyê rojnamevanekî pirsa helwesta Amerîka derbarê vegerandina Tirkiye ya penaberên Sûrî ku piraniya wan Erebin bo deverên wekû Efrîn û derdora wê ji ber devkê Wezareta Derve Matthew Miller kir. Pirs bi taybet ser wê yekê bû ka vegerandina penaberan bo deverên Kurdan dibe sedema guhartina demografîk wekû rêberên Kurd û rêxistinên mafên mirovan dibêjin? We believe the rights of all Syrians should be respected, including the housing. Em divê baweriyê dine ku divê rêz li mafê hemû Sûriyan bê girtin, di nav de jî mafê xanî, zevî û milkê kesên ku li Sûriyê mane û yên derbeder bûne. Em bang li hemû aliyan dikin ku tev bigerin bi awayekî ku piştgiriya jiyana aştiyane bike û rêzê li mafên mirovan bigire. û wek me berê jî got, her penaberek ku vedigere Sûriyê divê bi dilxwazî, ewledar, bi rûmet û bi hevrêziya li gel UNHCR be. û li gel ku em ne li dijî vegerên xwebexşên takekesî ne, şert û mercên îro li Sûriyê rê nadin vegerên mezinên rêxistinî û me ev yek bi hevkarên xwe yên biyanî re di nav de jî Tirkiyê aşkere kir. Hûn nabînin ev guherîne? Ev e niyaza bo guherîna demografî li Efrînê? Na. Ji bo em vê mijarê gotûbêj bikin mêvanek li gel me heye ku wê alîkariya me bike di şîrovekirina vê yekê bike. Nicholas Harris rêveberê beşê stratîjî û dahênanê li Înstitûya New Lines li Washington Brez Harris di warê siyaseta Washington li Rojhilata Navîn de lêkolerekî naskiriye bi taybet di mijarên girêdayî Sûriye û Kurdan. نێکم بەری هەر تشتی ژوەیەکێ دەست پێ بکەین حتا کیژان ڕێدەی ئەمریکا هەبوونا ڕاستە هەرکەس دەزانێت و ئەمریکا لە ئەمبێژن دەڤێرن ئالیێ ڕۆژئاوایە فەراتێ یان چەمێ فەراتێ تنەیە لێ ji بۆ چ هەگەرتش بۆ تەماشەوانان شرۆڤە بکە ji بۆ چش بۆ ئەمریکا گرینگە و هەلوەستێک وێی دیار لەوێ دەڤەرێ هەبە. Well, thank you for having me here, and this is a very important subject matter. gelek spas ji bo mêvandariya we ev mijareke gelekî giring e ez dixwazim bi nerîna ji jor ve dest pê bikim rêveberiya Biden ji bo kampêneke hilbijartinan ya gelekî zehmet amade dike em niha êdî ber bi dawiya 2023 ve diçin û em wextî derbasî gera hilbijartinên 2024 bibin. Bê nerîna rêveberiya Biden tişta got ew ji Sûriye û Iraqê dixwazin erkekî serkeftî di warê dijatiya terorê de ye. Bi awayekî got bala raya giştî ya Amerîka nekşîne û tevliheviyê nexe pêwendiyê wê bi Tirkiye re. Her wiha jî nehêle got Amerîka têkeve navê nakokiyeke din li Rojhilata Navîn. Îca ev yek ji bo Kurdistan û Kurdên Sûriye
سوریه تی چواتی افتی ویواتی گو ریوبریا بایدن ناخواز ویگاوی زراره بگهینه پیوندین خواه به ترکیه ره وکی هرکس دزانه ریوبریا بایدن چند جاران راستی آلوزین دیپلوماتیک لگل سروکی ترکیه اردوغان و حکومتا گو پشتگیریا اردوغان دکه هاتیه امریکا هر وها هولدایه گو به ترکیه ره وکه هفپارکی به دنگ لی سوریه کار بکه لی همان دمه گو او دخوازه ترکیه وکه هوالبندک کاریگر یا ناتوی لی دجی روسیا بخبته ایجال سوریه او تی ویواته گو او دورین لجیری کنترولا ترکیه ده چند سالین داویده بویا جهکی جبو چکدارین بری ین داعشی و کومن دن ین اپوزیسیونا سوریه گو پشگیریا داعش کرنه به گشتی او دور ج داعش و ین دن ره بونه جهکی گو خواتی ده جنوبه و جین دکن دوری دست امریکا و پارین کوالسیونی ترکیه جی دیاره گو بالا خواه ناده ویکی جبو آرمانجا سروک اردوگان ده سیاستا نافخوی یا ترکیه ده امدکارن پیش بین دکن گو اوی هول بده گو بهایکی جریوه بریا بایدن ره دویدم سالا هلبجارتنا ده بستینه او جی او گو رازیبونا امریکا سر بجی کرنا بده هزاران یانجی 100,000 پناورین سوری لیوان دورین در دورا جمع فراتی of tens of thousands or hundreds of thousands of Syrians into these areas around the Euphrates. لکولانا کردی یعنی هگر بیجن گوتارا سیاسی یانجی گوتارا گالری لسر اصلا خلکه او هزر هيا كو امريكا تني لدو برجوانديه خويا لسوريا گه ناده بيونديا خويا كردان يانجي في لفي بيونديا بكردان بكردين سوريا نوكو بيونديا كاستراتيجي هوالبندي ضد الناصين لبلي تني وكو هفباريه كد تشارچوي اشاره دجي داعش برگو او بيدفيا امريكا بچكدار يعني شروان كرد هي كو شر دجي تروري ودجي داعش بتايبت بردوام بكن افایا زیان الوی که نه که یان وینه امریکا لناف کردن سوریه تدیتن زیان الوی که نه که لپیوندیا امریکا کردن سوریه بود مادریج. No, it's a difficult subject matter because the power اف مجارکه د جواره جبرگو جداهیا هزی دنابرا امریکا و هفپارو هوالبندین ما ین خوجهی لسوریه ده گلکی مزنه برجواندین جیو سیاسی ین هفپارو هوالبندین ما لناو سوریه به اولکاریا وان و مالباتین وان و گریداینه او هر وها گریدای هیوی و خونین خوایین سبروجینه لی جبو امریکا جهان همو لبر ویه گو دوی اداره بکه ازیوی که بیجم لگور اخفتنا من لگل کاربدستین ریوبریا بایدن و کاربدستین لشکری حسکرنکه کور و مزن بو هفپارین ما ین لسوریه هیه آنکو هیزن سوریه دموکراتیک ریوبریا خوسر و آلین دن گو پشگری دانه ارکی دجی داعشی هر وها پابندیه که کور هیه گو تشتکی جوان هفپارین خودی را بکن لی آستنگیه که مزن هیه او جی گو هینا جی هبونا حکومتا اسد لهند دورین باکر و رجلاتی سوریه هیه وکی هنک بش جقامشتو و حسکی هر وها پرانیا ولات عربی ین هوالبندین امریکانه گو دخوازن لگل واشنطونی لدجی چینی بن لید همان دمیده دخوازن پیوندین خواه به اسد را آسایی بکن یانجی آسایی کرنه او دخوازن اسد وکه ریبری سوریه ده سباروجه ده بمینه لورا بهایک لور هیا گو دوی وره داین لگور تیگشتنا من قربالغه که بچوک جه آلیه هنک ولاتین کنداوی تی کرن لدرباریوی که ده که گلو امریکا دخوازه چه به باکر و رجلاتی سوریه را بکه گلو اوی کنگی پی هست بکه گو او دکاره باکر و رجلاتی سوریه را دستی شامی بکه بەڵێ دەمەوێت بزانم ئەم هەڵوێستنوێی ئەمریکا لەسەر ناوچەکە هیچ پەیوەندیەکی بە باشبوونی با بڵێن پەیوەندەکانی نێوان ئەمریکا و تورکیاوە هەیە بە تایبەتی لە پاش هەڵبژاردنەکانی ئەمریکاوە؟ That's a great question. I would say there's no love lost between او پرسه گلک باشه از دبیجم تو حس کرن دنابرا سروک بایدن و سروک اردوغان ده تنیه هر وها پیوندیا دنابرا کاربدستین ترکیه و کاربدستین دن ین حکومتا امریکی ده زحمته او بویه
بهتری پێنجی ساڵی گۆ تورکیە هەواڵبندەکە بەهێزە یê ناتۆیە تورکیە وڵاتێکی گرنگە دەستێ وێ یê جیۆسیاسی لە سەرانسەری هەرێما ئەورۆ ئاسیا درێژە باندۆرا وێ لە ئەفریقیا و وڵاتên سەردەریایە سپی زێدە دەبە لەورا tu nikare Tirkiye paşguh bike û Amerîka wê yekê baş dizane. Li gor vê yekê ez dibêjim zehmetiya herî mezin ji bo lîstekanên xwe cihî li Sûriye yên got hevalên nêzîk yên Amerîkane ew e gogelekirê hene serokê Tirkiye Erdogan dikare bikar bîne eger bixwaze. Da got asta girjiyê bilind bike çi li rojhilata navîn çi jî li deryaya Spî û Ewropayê. Ango li cihên got Amerîka hewl dide rê li ber Rûsya bigire. Îca buhaya vê yekê li cem serok Biden heye. Ez pê hez dikim ku rêveberiya Biden hergav her tişt hesab dike ka ew heta kîjan radeyê serok Erdogan ber bi aliyekî ve dibe. Wekî mînak eger Amerîka bixwaze behsa tiştê ku li Efrînê dibe bike yan jî bibêje got kiryarên xerab li Efrînê tên kirin. Wê çaxê dikare çavrê bike got ew ê bersiva Tirkiye hebe da got zextê li Amerîka bike got ji dû wan helwestan vegere. Lewra ew sala bê kelîkeke gelekî dijwar e ji bo Bakur û Rojhilatê Sûriye û her wiha ji bo pêwendiya Amerîka bi xelkê Bakur û Rojhilatê Sûriye re. Ji ber got eger serokê Tirkiye pê hest bike got buhayekî siyasî heye got serok Biden dixwaze bide ji bo rewşa li rojhilata navîn aram be ew ê Erdogan bixwaze wê yekê bi dest bixe. To keep the Middle East quiet, he will go for this. باشە نێک ینی ئەم دەزانن وەکو بەردەوامی سەر vê babeta ku te behs kir ew pirsa ku hêro kir niha kempênek dikare bêje rojane bi êrişên dronan bi êrişên bombe di navbera deverên jêr kontrola Tirkiye û deverên jêr kontrola Kurdan li Bakur û Rojhilatê Sûriye bi awakî rojane tê gelek rêberên Kurd di van êrişên dronan de hatine armançkirin û gelek sivîl jî hatine armançkirin heta kîjan redeyê yanî gelek kes dibêjin dibe ku Amerîka çavê xweş ser van êrişan bigire بەرامبەر وەیە یەکێ تورکی بە ئەوایەکی بەژایی دەرباس نابە حتاکیژان یەکێ ئەv نێزیکە یان حتاکیژان ڕادەی ئەv نێزیکایی تشتێکی ئەم بێژن نێزیکی ڕاستیەیە. So this is in many ways the devil's dilemma of the Biden administration. I had one ev bi gelek awayan pirsgirêka mezin a rêveberiya Biden e. Berpirsekî leşkerî ji min re gote got tiştê got Tirkiye plan dike ew e mirineke hezar qatî ji bo rêveberiya xweser ya Bakurê Rojhilatê Sûriyeyê. Ew baş ji vê yekê agahdar in. Leşkerên Emerîkî, rêveberiya Biden û aliyên din ên hikûmeta Emerîkî baş agadarî vê stratejiyê ne. Zehmetî ew e got Tirkan rêyeke bi bandor dîtiye got ji Emerîkiyan re bêjin em naz dikin got hûn li wirin û em naz dikin got hûn lîstekvanên mezin in. Lê em rawabûna we ya dem dirêj napijirînin. Êrişên dronan yên berdewamê lê dijî berpirsên rêveberiya xweser û Hesedê ew ji bo du tiştan in. Yekem ew e got bi bîra Amerîka bînin got ê demek ku were ew derdikevin û dê Tirkiye bimîne û ya duyem ew e got nîşanekê ji lîstekvanê xwecihî re bişînin û bi taybetî bi nerîna min ji bo civakên Ereb li Bakurê Rojhilatê Sûriyeyê tevî ez bawerim çavên Tirkiye li hemî civakan e got hûn nikarin rastiya got Tirkiye li vir e û dê li vir bimîne ji holê rakin û berî got hûn gelekî nêzîkî Amerîkayê bin û bawer bikin got hûn dikarin gelek tiştan pêk bînin di kêlîka got Amerîka derkeve em ê li wir bin. even, we will be there in a very big way. باشە ji xwe Tirkiye ne tenê aktera tenê li wê dekî ji vê Amerîka Tirkiye helbet وەکو te jî got rejîma Sûriye li wir e Îran bixwe heta radeyekê hinek elementên Îranê li wir e û Rûsya jî û vê dawê gelek girjî û alozî di navbera Rûsya û Amerîka li asmanê Sûriye çêtin bi taybet li Rojhilatê Sûriye heta kîjan radeyê ev yek bandorê bigiştî heger bi Kurtî jî dibêje bandorê li hewildanên Amerîka dişarê dijî terorê dike dijber ku Amerîka vê yekê dibêje. So it's a major challenge because Russia is trying to send a signal. Ew zehmetiyeke mezin e ji ber got Rûsya hewl dide nîşanekê ji Amerîka re bişîne got wê Sûriye ji bîr nekiriye. Rûsya baş dizane nerîna li Washingtonê Ewropa û cihên din çi ye. Nerîn ew e got Rûsya li Ukrayna gelek xerab çûye.
گو سروکی روسیا پوتین لسر پاراستنا ولاتی خو به ترسه و همین یازین روسی ین جیهانی لخواری مانه یان دست جوان هاتیه بردان بلند کرنا آستا چالاکیان ل سوریه جالی هیزن ازمانی ین روسی و ریکه گو روسیا وک ترکیه نشانه که جه امریکا را بشینه و بیجه گو روسیا جه دما شر سار و لسوریه و حتی پشتی شر سار جی روسیا پیوندین خو ین بهز لگل حکومت اسد پاراستن روسیا جی لوره و دما امریکا جه سوریه وکش روسیا دی لور بمینه از دخوازم وی که بیجم یک دینامیکین هری بالکیج دمات برپرسن امریکی را لدورا سوریه د آخوی او گو چاوا او سوریه دوی پشبرکا برفرهتر یا امریکا و روسیا ده بکار دینن و آواین گو دوی او هزر بکن نتنه پیوندین امریکا و ترکیه لیبلی پیوندین ترکیه روسیا و امریکایی اوه جهه گو او هول ددن لسر کار بکن برجواندی ترکیه و روسیا هنه گو جواکا کردی لسوریه تیک ببن لی هر دو ولاتن برجواندین هفبش این دم دریج و چاوا دی پرسکریکا سوری چار سر بکن نینن اف جی دیاره ریکه گو امریکا هول دده ترکیه و روسیا جهه دور بخه از ایوه که بیجم روس و لیستگوانین دن دناف دجی ایران بزاننگو او گلک گفان لیهیزن امریکی بخون او راسی انجامان بین امریکا نشان دایه گو تی انجامین گو برپرسین ارتشا امریکی وکه زیانین مزن بناف دکن هبن لدیجی چکدارین گریدای روسیا ملیشین گو ایران پشگریا وان دکه هیزن رژیما اسد و هر هیزکه دن از باورم پرساگو دردکه و هولی او گوگل و امریکا چه جوری دسوردانی لروجلاتا ناوین دخوازه و او یک دبه گو ده چرچوه هلبجارتنین بی ین امریکا ده درکه پیش رنگ رکبرین بادن اگر جناو پارتیا دموکرات بن دی بیجن چما امریکا لروجلاتا ناوینه یعنی رکبری وی کوماری گوی بیجن تیراخوال لروجلاتا ناوین کار نکریه و او هول همی به کوه دچن از باورم ده دما هلبجارتنا ده دی بال بیتر لسر پیوندین ترکیه روسیا ایران امریکا و کردان مجارك قالكي الوزو زحمه هيرو لي ام سباسيا نيكولاس هيرز دكن كو الي كارياما وبينرا كيركو في مجاري بيتر شروف بكن قالك سباسنيك. Thank you very much for having me. جارك نسلاف قال لي بيناران هيرو هلبت اف بابتانا حطارا ديك جريدانا وان بيك بهذ هي راستي يك لسر كردستان العراقي يك لسر باكر روجلات سوريا لي حردو دوي تشارچوي كو امريكا بتشتشا في لفان هفباري خوي حردو جي كردن وحردو جي د شر ديجي تروري دا رولك قالك مزنيت بيش مرقات جي يباغو وهيزن سوريا ديمقراطيك لي امريكا جبر قالك سدامان بدو چاوان لوان هر دو هفباران دناره سیریانەکە بەڵێ ئێستا دەبینین وەکو دکتۆر بیلالیش ئاماژەی پێک لە سەرەتای بەرنامەکەمان سیروان ئەوەی بۆمان دەرکەوت کە ئەمریکا فشارێکی زۆری خستۆتە سەر هەرێمی کوردستان بۆ با بڵێن وەلاوەنانی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی و هەروەها یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و هەروەها ئاماژەی بۆش کرد کە ئێستا شاندێکی وەزارەتی پێشمەرگە لە واشنگتنە بۆ با بڵێن بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و بزانین شتەکان چۆنە بن. جبر بو هيرو براستيجي او برساكو هرقاف خلت برسد بيجن امريكا ايدينا ما جرينجيا خويا استراتيجي يعني استراتيجيه خو سربنجها روجلاتا نافين افادك بري خود د تشيني بانه هاش خوشر روسيا اوكرانيا هي ليديس جي وكو دكتور بلال قلت ونيكولاس هيرز جي قلت كو يعني ناهين هلبت بشكج اجندا ويجبركو امريكا بتشافي كي مستر الروجلاتا نافين نتني الروشا كردان دنر يعني بيجن روشا عراقي وكو جداج روشا سوريا يا روشا كردان جداج روشا عربي عراقي يعني عربي سورينا بقشتي دشارچويا سياستا ويكو ريفبريا بايدن دامزراندي افاكريه او جيك شيء كو نهلا ري بدا الصينيك وبرهنان الفان ولاتان بك نهلكو الصين ببا بشجر وهروها نهلكو روسيا يعني روسيا جي رولك مسترجن هذا بليزه اللي خالها جرينتر امريكا حطان هاشي لروجات نافين دي تشارشويا شر ديجي تروري نرو فخالك جرينج هيروكو امريكا ضد هينجي ترس خم لواشنطن هنا خمباري لواشنطن هنا كو اجر هاتو وروشا ولا كاري روجات نافين تكشور بتايبت الفان ولاتان
عراق وسوريا ايدي وديس امريكا مجبور بگوته که به ناو و آلوزیه دو امریکا نخوازه به تایبەت حالی حاضر به یکی کە بکە بتوانێت بابلین خۆی بخاتەوە ڕەوشێکی تر لەو شێوەیە شەڕێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەروەها لە بیرشمان نەچێت سیروان ینی لە ئێستاشدا بابەتی تیرۆر بابەتی بابلین توندڕەوی لەو هەرێمە لە هەرێمی بابلین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی عێراق و سووریا هێشتا بەردەوامە ڕاستە داعش شکستی هێناوە لەوێ بەڵام وەکو سەرچاوەکان ئاماژەی پێکەن بیرۆکەی داعش هێشتا لە ناوچەکەیە هەر بەردەوامە لەبەر ئەوەش بێ ینی ئەمریکا سەرنج ئەخاتە سەر ئەو ناوچێ ینی جێگای سەرنجی ئەمریکا رەمێنێتەوە ئەم هێویدارن هێرۆن بکارن وام جارا درۆژێن بێدە بەحث بکەن حتا جارەکەدن بمین خێر و خۆشیێدا هەر شاد بن.